كۆنمرەی ینی تێکرای 694 مدەسێنا سێ پرسیارم هەڵەیە لە ئەحیا و فیزیا. ئەنجامی تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەیی دەرچوو ئەمڕۆ بەشێک لە خوێندکارەکان توانیویانە نمرەیەکی باش بەدەست بێن و لەسەر ئاستی هەرێمی کوردستان دەرەجەیەکی زۆر باش و پلەیەکی باش بەدەست بێن. دەچمە لای یەکێک لەو قوتابیانە کە لەسەر ئاستی دەڤەری ڕاپەڕین پلەیەکەین بەدەستێناوە. کاکەرن سلااو لێبێ و بە ناوی 964 پیرۆزبایت لێ دەکەین، هیوای سەرکەوتن بۆ دەخوازیین. پێمان بڵێ هەستێت چی ئەمڕۆ؟ زۆر سپاس بەخێر بێن، بەخێراتتان دەکەمی هەردووکتان زۆر بەڕێزن بەخێر بن. سپاس بەخوا بەڵێ هەستێک خۆشم هەیە. سپاس بەخوای گەورە، سپاس بۆ خێزانەکەم، بۆ خوێنیگاکەم، بۆ خزمەکانم، بۆ هاوڕێکانم، بۆ هەر کەسێک کەسە نام لەبیست و یارمەتیدا بم. هەستێکی خۆشە کە ئەنجامی هەڵدانەکان دەبینی کە لەوەی خۆشترەوە کە دەبینی کەسە نزیکەکان دڵخۆش بەوە بە هەمووی هەیە. بێگومان هەستێکی خۆشە. چەندت بەدەستێناوە ئەو دەرەجەیە کە لێت شکاوە لە چوانەیەەکە؟ من کۆنمرەی ینی تێکرای 694 مدەسێنا سێ پرسیارم هەڵەیە لە ئەحیا و فیزیا. لە ئەحیا و فیزیا ینی سێ پرسیارم لێ ڕۆیشتە. بەڵێ باشە، چاوەڕوانی ئەو نمرێت دەکرد؟ بەڵێ بێگومان من وەکدەزان هەر لە پۆلیەکە هەر یەکەم بوومە، ینی یەکەم بوومە، ینی هەڵدانێکی زۆرترم هەبووە هەڵمدا. سواز بخوای لەوانەیە کێشەکە بۆ من گونجاتر و دەنا قوتابی زۆر زیرەکتری شەیە لەوانەیە خدای بەتوانە دەترێت لەبەر هەر باردۆخی بێ مادی معنەوی نەتوانێت. بەڕاستی من لە هیچ شتێکم نەقص نەبوو، بۆیە هەز دەکەم ئەوەش زۆر باشتر بدەنا هەر قوتابێک هەر نمونێش بەدەستێنا. بەڕاستی شایانی بە بەڕاستی چکە ئەساڵ وەکدەزان زەحمەتتر بۆ لە ساڵەکانتر پیرۆزیان بێت. بەڕاستی چەند ئەوەندەی ئەوەی من چەند گەورە بێ ئەوەی وان لەوانێت دا ئەوەندە گەورەتریش بێت. پیرۆزیان ڕۆژانە چەند کاتژمێر وانەکانت دەخوێن چۆن خۆت بۆ ئامادە کردبوو؟ بەڕاستی لە ڕووی چەند کاتژمێرم هەندێک لۆ خراپبووم، زۆر نەمدەخوێن، بەڵام کە خوێندبان بە باشترین شێوە دەمخوێن، یعنی بەبێ هیچ شتێک تێگەشتن نەدەڕۆیشتم و بێگومان خوێنی ڕۆژانەش لە هەمووی گرنگتر بوو. وەک کاتژمێر دیاریکراو نەبوو، بەس زۆر نەمدەخوێن. باشە، پێشتر خۆت ئامادەکرد بوو بۆ نمرەیەکی بەرز، دەتەویست ببی بە چی؟ بێگومان من هەر شتێک خوێن بێتم هەڵمدا باشترین بم لێ. جا حەسم دەکرد نمرەی بەرز دێنم، بەڕاستی هەستی زیاتریشم دەکرد، دەمو زیاتریش دێنم. بێگومان ئەوی خوای گەورە بهێنتە پێش ئەو باشترین شتیشە. بەنای خوای گەورە مهرەبان، بەخێراتنی کەناڵی 964ەکەین بەخێر بن سەر چاوم. وڵی هەوڵیدا پێم گوتی لە کوڕەکەی من لە پۆلی نۆچ و قوتابخانە حکومی ئەگەنە هەر لە قوتابخانەی ئەهلی ببوورە، ئەگەنە هەر لە قوتابخانەی حکومی بووە، هەموو ساڵەکان پلەیەکەمی بەدەستیناوە. هەوڵی داوە ماندی بوونە کوڕەشکەشم ئێستا لەخوا بە زیادبی لە کولی تووبە، ئەوەش یەکەمێ ڕان نێبوو چەند ساڵ پێشتانەکە. هەوڵ و مادی بوونێش زۆریدا، زۆر ینی سوزانیمانی ماندی بۆ بەزەدی کاریگەری ئەو کوڕی دیکەتی لەسەر بووە بە تاکید وەکو قەڵایەک وەکو پاڵپشتێک بە بۆی هەمومانیانی کە شەشی ئارامان بۆ ڕخساندووە. و دووبارە من قسێک بکەم بۆ خوندکارە بە ڕێزانەی کە چوینە بۆ دەوری دووەم یاوەتە دەرنەچووە دەرەجیانی نایە، ئیشاڵڵا هەوڵ بدەن کۆڵ نەدەن، بەخوای گەورە ئیشاڵڵا دەرەجێ باش دین. پیرۆزبای لەوە ناکەم کە دەرچوونە و دەرەجیانی نایە و هیوای سەرکەوتنیش بۆ ئەوە ناخوازم کەماینەوە.